به بەشداریە خەڵکێن دەڤەرێ بە تەڤایی شاندەیەن پارتیên سیاسی تەڤگەرە جوانان کەساتیên ئۆلی و civakî مراسîmê بە هیداریya şehîdê Rojavayê Kurdistanê li gundê Bikiroğlî birêve diçûn. Cemawer tên pêşwazîkirin ji aliyê Encûmenê Xwecehiyê Pekrewan Nisreddîn Birhêk li devera Çilaxa û aliyan û malbata şehîd ve. Li wêr û resmê helbest û gotin tên pêşkêşkirin. Bo anakê heger em nikarin gom hevdû qebûl bikin. Heger em nikarin levdû xwedî derbikevin. û heger divê qûnaxa nazik û awarte de em nikaribin mafê milletê xwe deynin pêşiya xwe heqîqet em ê we gotî vê qediya vê pirsa giran buha em ê têk bibin û em ê bişte poşman bibin û poşman bûna em ê tiştekî nikarin fêde bikin. Ji lewra jî îroj her kesayekî tê xwestin gobrastî jî dextek siyasî li van tevgera siyasî bi tevayî bike û li van biranderê ku îro xwe desthilat dibînin bikaribin mafê milletê xwe deynin pêşiya xwe از ازیه خوشبیر بکن ملت ما گرنگتره و مافی وی گرنگتره ایرو روش تشت خوین شخصیان حزبی بده پیشی خوا جبوه یکی جی ایرو سر خوی نوان شهیده سر و خوی نوان برادره سر خوی نوان کسانتین گران بوها گرک ام حمی آستانگی خوبا بجن شونده ام دکاربن هودو قبول بکن هر یکی وکی گو هیا سر و گوتی بنگه وک هوی مافی ملت ما او اساس بی تاییکا شهید محەممەد دیارکرد سەربرنداییە خوا بنیشانە شەهادەتێ و سپاسی و پێزانینێ خوا ئاراسەی هەمی شەهیدن دە سنگەرا شەردا و میهوانên بە هیداریە. الحمدلله ئەچاوێ عالەمێتکم ئەچاو شەهیدێ کوردستانێتکم ئەزگەلێکی سەرێن بلندا الحمدلله ئەم نەپۆشمانن ئەم نەپۆشمانێ سەرۆک مەسعود بەرزانینە ئەزگەلێک سلاڤە دایکێ شەهیداتکم ئەزگەلێک سلاڤە خورتاتكم از شعبي واماشتكم از روي واماشتكم الحمد لله خدي ام نبوشمان وجموري از ايدي جيشين از نبوشمان الحمد لله شكر خديرا وشعب دايك شهيداتكم الشعب في عالمتك اثر بلند الحمد لله شكر خديرا واسباسيا مسعود برزانيتكم اسباسيا قال لي كردكم اسباسيا بيشمرقي رجافاتكم والحمد لله شكر خديرا مالباتا شهید ئامادەیی ئاخوا دیار کردن و بەردەوام بن بە کار و خەبات. سیاوا میهوانێ هێژا و دەلال دکن گۆڤایی گەلێکی زەحمەت کێشایی و هاتن عەزاما و بێ موسیباما گۆسەرمە سڤک دکن ئەم گەلێکی سپاسیا وانا دکن. ئەو شەهیدێمان نە شەهیدێ ئەویلیا و نە ئێتالیا شەهیدێ کورد و کوردستانیە و ئەو شەهادەتاوی فەخرەکە و عجێ اعتیزازی فەخرەیە الجەمە و ئەم گەلێکی پێسەر بلندن و ئەم شەهادەتاوی و ئەم سۆز و عەهددن ئەم پەی وێ ڕێبازێ بن ئەمش پەی وێ ڕێبازێ نەو نەخوار حتا گۆ نقطە بخون لاشێمە دەهەیە بخە و زارۆکی خەبە ئەم مستعدن بنە پەی وێ ڕێبازا پیرۆز ڕێبازا پارتی و بەرزانی وساعتا ئیرۆڕۆژ گوندێ بەکرۆغلیت بۆ قوبلەتێک ji خەڵکێ دەڤەرێرە سەردانا کۆنی بە هیداریە دەبوون وەفاداریە جوانن کورد ji خاکا کوردستانێرە دەهات هوناندن بۆ وەفاداریە ملەتێ کورد و خودی دەرکەتن ji شەهیدێ خۆرە. بەرزان حسێن گوندێ بەکرۆغلی ئارک.